بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی دەیەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. لێرەوە ئێوەمان بەجێهێشت باسی چەند خلیسکان و خراپیەکی بەشداریکردنی پرۆسەی هەڵبژاردن پێشی ئەوەی بچنە ناو پەرلەمان و دەربچن، واتە لە کاتی پڕوپاگندەی کە گوتمان هەتا ئێستا 5 لەو خلیسکانە و وەلەو خراپیانەمان ژمارد، لە 5ەمیان گوتمان چەند خاڵێکی لە خۆوە دەگرێ کە ئەوە بوو 5ەمیان چەند کاری بێشەرعی و گوناه ئەنجام دەدرێت لە کاتی پڕوپاگندەکان کە لە ئەڵقەی ڕابردوو تەنها بەوەی ڕاگەیشتین باسی خاڵی یەکەمی ئەو گوناه و تاوانە و بێشەرعیانەمان کرد کە لە کاتی پڕوپاگندەی و کۆبوونەوەکان بۆ هەڵبژاردن ئەنجام دەدرێت، کاویش ڕازیکردنی خەڵکی بەوەی دەنگی پێ بدەن بە کاندید و بربژێرەکەی ئەو کەسە هەر چێ بێت و بە هەر شێوازێک بی داوای لێ دەکرێ و قەناعەتی پێبهێندرێ کەوا دەنگی پێ بدا، کاوەش بە بەڵگەکان ئەوەمان سەلماند کە کارێکی بێشەرعی هەڵەیە و گوناهە. و خاڵێکی تر لەو گوناه و تاوانانەی کە ئەنجام دەدرێ لە کاتی پڕوپاگندەی هەڵبژاردن، ئەویش بریتیە لەوەی خەڵک کۆ دەکرێنەوە بۆ گوناه و بێشەرعیەکان. گوناه و بێشەرعیەکانی لە کاتی پڕوپاگندەی دەکرێ زۆرن، بەس یەکێک لەوان بۆ نمونە وێنە کێشان و هەڵواسینی وێنەکانە. وێنەی مرۆڤ و کەسەکان بە نێر و بەمێ هەردەواسرێ، پەنا بەخوای پەروەردیگار و وەبایخی زۆری پێدەدرێ و ڕێزی لێدەگیرێ کە لە سەرەتاوە دەتوانین بڵێن شرک و هاوبەشیش لەوەیەوە سەری هەردا، هەروەکو لە سەردەمی نوح پێغەمبەری عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێک هەبن و پیاوچاک بوون و وێنەیان داتاشا، ئەوجار لە پاشان هێدی لەنەوە بۆنەوەی پەرستران لە کۆتاییەکەی شرک و هاوبەشی لێ هاتە دی. جا بەڵگە و فەرموودەی زۆر هەیە کە باسی خراپی وێنە گرتن و وێنە کێشان و هەڵواسینی دەکات. ئەگەر نێر و مێ بەیەکەوە پیا و ژن وێنەکان بچێشن، گوناهەکە مەزنتر و تاوانەکە گەورەتر دەبێ. ئەدی ئەگەر بێ و کەسەکە کەوا وێنەی لەگەر دەگیرێ لەگەر پیاوێک چی نامەحرەم، لەگەر ئافرەتێکی نامەحرەم، هێشتا گوناه و تاوانەکەی زیاتر دەبێ و پێکەوە گوناهبار دەبن و ئەوانەی کەوا بەرپرس و وەلی ئەمری کچەکە و ئافرەتەکەشن، ئەوانیش دیارە گوناه و تاوانی زۆریان دێتە سەر کە ڕێگا دەدەن کچەکانیان یان خێزان و هاوسەرەکانیان بەشداری ئەو شوێنانە بکەن و لە پاشان وێنەیان بچێشرێ و لەگەر پیا و نێرینە نامەحرەمەکان. بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکێک لە بەڵگەکان دەفەرمێ لە سەحیح موسڵیمدا هاتیە بە ژمارە 2110 دەفەرمێ: كل مصور في النار يجعل الله له بكل صورة صورها نفسا تعذبه في جهنم. دەفەرمێ هەموو وێنەگرێک بۆ ناو ئاگرە، پەنا بەخوای پەروەردیگار، بە هەر وێنەیەک کە وێنەی کێشاوە کەس و گیانێکی پێدەکات و پێوە ئەشکەن خوای پەروەردیگار ئەو نەفس و کەسەی دەینی گیان و ڕوحی داوا لێ دەکا پێی ببەخشێ و پێی بدا کە ناتوانی، ئەوە ئەشکەنجە و عەزابی پێدەدات لە ناو جەهەنەم و دۆزەخ، پەنا بەخوای رب العالمین. واتەوانەی وێنەی دەکێشێن بە تایبەت وێنە کێشانی پڕوپاگندە و بۆ هەڵواسین و ئینتیخابات و هەڵبژاردن بە دڵنیاییەوە زۆر تاوانکارن، گونەهبارن. ئەو فەرمودانە دەیانگرێتەوە ئەگەر مسلمانیش بن، جا دەبێ خۆیانی لێ دوور بگرن. وێنە کێشان و ڕسمگرتن بەو کەرستە و ئامرازە نوێیانە وەکو فۆتۆغرافی ڕاجیاوازی زانایانی لەسەرە. هەندێک زانە پێیان وایە
بە هیچ شێوازێکی دروست نییە مەگەر بۆ ضرورات کاتێکەوە بۆ معاملات و نفوس و جنسیە و پاسەپۆرت و ئەو شتانەی کەسەکان ئەوڕۆ لە یاسا و سیستەمی ئەلمانیەت و دیموکراسیەت و ئیسەردەم پێویستیان دەبی ئەگەر ڕێگا هەیە بۆ ئەوەی بەکاری بین و وێنەکان بگرن و بکێشن ئەگەر نا بۆیان نییە و حەرامە و هەندێکی دەڵێن بە مەرج حەڵالە ئەویش گوناهی دەرەوەی وێنە کێشان و وێنەگرتنەکەی لێ نەیەتە جێ لە پێناو خەیر و چاکەی بی یان لۆ زکرایەت بی هەڵیش نەواسرێ و لە شوێنێکی بە شاراوەیی دابندرێ و نێرومێت تێکەڵی یەک نەبن و پیاوی ئافرەتان نەگرێ و ئافرەتیشی پیاوان نەگرێ و وێنەکانی یەکتر نەبینن ئەو خۆپارێزیانە کە زۆر زەحمەت و قورسیشە ئاسان نایەتە جێ هەندێک بە کۆمەڵێک لەو مەرجانەوە ڕێگا دراوی دەکەن کە هیچێک لە مەرجەکانیش بەو زانایانەی کە مەرجیشیان داناوە لە وێنە کێشان و وێنەگرتن و هەڵواسینی وێنەکان لە کاتی پڕوپاگەندەی هەڵبژاردنی دەنگدانی سەردەم نایەتە جێ و نایگرنەوە وعلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بۆمان دەگێڕێتەوە گوتوویەتی خواردنم ئامادە کردبوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوام بۆ بانگ کرد کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هات لە ژوورەوە وێنەی بینی گەڕایەوە گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایک و باوکم فیدات بن ئەوە چ بوو بۆ گەڕایتەوە فرموي پیغمبر عليه الصلاة والسلام إن في البيت سترا فيه تصاوير وإن الملائكة لا تدخل بيتا فيه تصاوير أو بيشوا نسائي لسننكي بجمارة 5351 هناويتي صحيحة واتا پیغمبر فرموی علیه الصلاة والسلام براستی لمالکت پردەیەک هەیە وێنەی تێدایە بەڕاستی فریشتە ناچێتە ماڵێکی وێنەی تێدا بێت مەبەست پێ ئەو فریشتانەی کەوا خەیر و چاکەن و بەرگری لە کەس و مسلمانەکان دەکەن بەڵام فریشتەی نووسینی تاوان و گوناهەکان کار و کردەوەکان ئەوانە ئامادە دەبن و دەچن و فریشتەی ڕوحکێشان و گیانکێشان لە کاتی کەسێک ئەجەلی هاتبی ئەگەر وێنەش هەڵواسرابی و هەبی دەچن بۆ ئەو شوێنەی وەکو زانایان فەرمیانە ئەگەر وێنە کە بە دڵنیاییەوە شەرعی بێ گیان لەبەر نەبێ ئاسایی هەڵواسینی وەکو دار و درەخت و شاخ و داخ و ئەو بابەتە شتانە بەرز ئەو وێنانەی لە پڕ و پاگندەی هەڵبژاردن هەڵدەواسرێن وێنەی گیان لەبەرن و ڕێزیشیان لێ دەگیرێ و ئەو کاتەی بە دڵنیاییەوە خوای پەروەردیگار تووڕە دەبێ و خەشم دەگرێ و ناڕازیە لە وڵات و شوێن و جێگا و لایەن و کەسانەی کە ئەو کارە بێشەرعیەی ئەنجام دەدەن و دەیکەن پەنا بەخوای پەروەردیگار یەکێکی تر لەو خراپیانەی کە خەڵک کۆ دەکرێتەوە لە کاتی پڕوپاگەندەی هەڵبژاردن لە سەردەمەکانی ئێمەدا کە بێشەرعین ئەویش ئەوەیە تێکەڵکردنی نێر و مێو ژن و پیاوەکان و ژاندنی مۆسیقا و گۆرانی گۆتن و تەمەشاکردنی ناشەرعی و هەتا دوایی ئەگەر تەمەشای ئەو هەوڵ و گۆڕەپانانە بکەین و بدەین کە سەرنجیان بدەین هەڵبژاردنی تێدا دەکرێ سەرتاپە کار و قسەی بێشەرعی و گوناهی تێدا دەبیسترێ و دەبیندرێ کەسی مسلمان دەبێ خۆی لە قسەی بێسوود و خراپ بپارێزێ نەدەبێ بیان کات و نەدەبێ گوێشیان بۆ بگرێت وەکو خوای پەروەردیگار فەرموویەتی دەربارەی بڕوادارانی ڕاستەقینە لە سوورەتی القەسەس ئایەتی 55 دەفەرمێ وإذا سمعوا اللغو أعرضوا عنه وقالوا لنا أعمالنا ولكم أعمالكم سلام عليكم لا نبتغي الجاهلين واتە ئەگەر کەسە بڕوادارەکان لە ئەگەری ئەوەی کە گوێبیستی گوێن و قسەی بێکەلک بووبان لە کافرەکان گوێیان بۆ نەدەگرت و دەیانگوت گوێی بۆ ناگرین و دەڵێن ئێمە بە ڕێگای خۆمان و کار و کردەوەی خۆمان بۆ خۆمان و ئێوەش کار و کردەوەکانتان ئەی کافر و بێبڕوایەکان بۆ خۆتان و گوناهەکەی لەسەر خۆتان سەلامتان لەسەر بێت ئێمە نەفامیەتی و نەفامیەت و نەفامکارانمان ناوێت
لەوەی دەردەکەوێت کە بڕوادار پابەندی پرۆگرامی خوایە و بەشدار نابێت لەو شوێن و گوێناگری بۆ ئەو قسانەی کەوا بێشەرعین و بێنرخن و گوێیان پێ نادات. و لە ئاەتێکی تر خوای پەروەردیگار فەرموویتی لە سوورەتی ئەلفورقان ئاەتی 72 والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما. خوای پەروەردیگار دەفەرمێ بڕواداران ئەوانەی کەوا بڕواداری ڕاستەقینەن یەکێک لە وەصف و سیفەتەکەیان ئەوەیە کە شایەدی بە درۆ نادەن و لەو کۆڕ و کۆبوونەوانە ئامادە نابن کە شایەدی و بە درۆ و قسەی بێشەرعی تێدا ئەنجام دەدرێت. ئەگەر بەلای خراپەکاراندا ڕۆیشتن پشتیان تێدەکەن و بە خراپەکانیان ڕازی نابن و ڕێزی خۆیان دەگرن و دوور دەکەونەوە لێیان. جا لا يشهدون الزور زانایان فەرموویتیان دوو ماناو دەگرێتەوە، هەندێک بە مانای ئەوەی دەڵێن واتە ئامادە نابێت لە شوێنی گوناه و تاوانەکان، هەندێکیش دەڵێن بە مانای ئەوەی دێ کەوا گەواهی و شایەدی خراپە و درۆ نادات بەسەر هیچ کەس و بۆ هیچ کەسێک. بەڵام دەتوانین بڵین هەردوو ڕایەکان ڕاست و تەواون دەیگرێتەوە، وەکو هەندێک لە زانایان فەرمویانە واتە نە ئامادە دەبن لە شوێنی گوناه و تاوان و خراپەکان، نە شایەدی بە درۆش دەدەن بۆ هیچ کەس و لەسەر هیچ کەسێک. لە پاشان گەر سەرنجی ئەو گۆڕەپان و شوێنانە بدەین دەبینین بە پێچەوانەی فەرمانی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام و ژیان نامەکەی و هەڵسوکەوتەکانی دەکرێ و ئەنجام دەدرێتن لە کاتی پڕوپاگەندەی هەڵبژاردن. بۆ نمونە کاتێک نێرومێ تێکەڕیەک دەکرێن کارێکی بێشەرعیە لە دیدگای قورئان و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و تەمەشاکردنی کچ و کوڕەکانی نامەحرەم تاوان و گوناهە. کاتێک کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە یەکێک لە جارەکان لە فەرمودەی سەحیح هاتیە کە لە سونەنی ترمذی سەحیحە بە ژمارە 885ەوە، کاتێک فەضلی ئامۆزای پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کوڕی عەباسی ڕەضی الله عنهما لەگەڵیدا بوو، کاتێک ئافرەتێک هات پرسیاری لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام لە پرسیاری شەرعی و دەربارەی حەج، ئەوە بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەر و ملی فەضلی کوڕەمامی سووڕاندەوە و لایدا بەسەر ئەو ئافرەتەیەوە هەتا تێک نەڕوانن. کاتێک کەوا پرسیار لە پێغەمبەری کرا عەلەیهی سەڵات وەسەلام ئایا ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ وات کرد لە کوڕەمامەکەت عەباس کە پرسیاری لێ دەکا دەفەرموێ ڕەئەیت شابا وشابەتەن یەمشیانی فەلەم ئامین الشەیطان عەلەیهما. فەرمووی من دوو گەنجم دیتن، گەنجێکی نێر و گەنجێکی مێ دەڕۆیشتن، من ئەمین نەبووم لە شەیتانیەوە بەسەریانەوە واتە تووشی تاوان و گوناهیان نەکات و نەیهێشت تەمەشای یەکتر بکەن. جا ئەوەی ناموسی بە جوانی نەپارێزی بە دڵنیاییەوە و کەمترخەم بێت لە پاراستنی ناموسەکەی لایانی کەم بێدەنگ بێت لێی لە کاتی خۆخستنە ڕووی کچ و خوشک و هاوسەر و دایک و هەر کەسێک کە ئەو لێی بەرپرسە لە ناموسەکانی و لە ئافرەتە مەحرەمەکانی و کەسی نامەحرەم لە پیاوان کە تەمەشای بکەن و لەگەریان تێکەڕبی، تەنانەت لە شاشەی کەناڵەکانیش بی. زانایانی سەردەم فەرمیانە پشتی دەیوثیەت و بێغیرەتیایەتی بەبەر دەکەوێ کە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام ثەلاثەة قد حرم الله عليهم الجنة، سێ کەس هەن خوای پەروەردیگار بەهەشتی لەسەریان حرام کردیە و یەکسەر ناچنە بەهەشت. مدمن الخەمر، ئەوەی لەسەر ئارە خواردنەوە بەردەوام بێ و لەسەریەوە بمرێ بەبێ تۆبە، والعاق، و ئەوەی داک و باوکی خۆی ئەزیەت بدا، والدەیوث، و ئەو کەس و پیاوەش کەوا دەیوث و بێغیرەتە. دەیوث و بێغیرەت کێیە؟ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام الذي يقر في أهله الخبث، واتە ئەوەی داندەنێ و یان خۆی بێدەنگ دەکازانیان فەرموویتیان لە ئافرەتانی کە ئەوەلی ئەمریانە خوشیتی دایکیتی یان کچیتی یان هاوسەریتی لە پیسی و خراپە و بەدڕەوشتی. چاوپۆشیان لێ دەکاوەش نەسائی لە سونەنەکەی بە ژمارە 2562 نایتی و صحیحە، و پێشەوە ئەحمەدیش لە مسنەدەکەی بە ژمارە 5372 هێناویەتی و تۆمارە.
دەیوث لە حاشیەی سندی لەسەر سنەنی نەسائی هێنایتی زانای بەڕێزی خاوەن حاشیەکە دەفەرمێ الدەیوث هو الذي لا غیرة له على أهله واتە دەیوث بریتیە لەو کەس و پیاوەی کە غیرەتی نییە لەسەر خێزان و کەس و کارەکەی و ناموسیان. چەند کەسی دەبینین کچەکانی خێزانەکانی خوشکەکانی دەچن بەشداری دەکەن لەو گۆڕەپانانە بە بێمنەتانە و کوڕ و پیاوانی لێنە تەنانەت دەژێردرێتەوە و ڕووشیدایە بە بەڵگەی واقعیش کە زۆرێک لە گەنجەکان ئەوانەی حەزیان بەڕابواردن و یان ئارەزویان دەجوولێ تەنها بۆ ئەوەی دەچن دەڵێن کاتی نمایشکردن و خۆ نمایشکردنی کچەکانە و خۆ بۆیەکردن و جوانکردنیانە دەیان بینین و دڵماندا دەکەوێ و هەریەک لەوێ کەسێکیان هەڵبژێری و پەیوەندی لەگەر دروست بکات. ئەو گۆڕەپانانە کەواتە پەنا بەخوای پەروەردیگار گۆڕەپانی گوناه و تاوان و خستنە ڕووی ناموس و خستنە مەترسی داریەتیکردنی ناموسەکانە و لەوێوە چەندین گوناه و تاوانی ئەوهای لێ ئەنجام دەدرێ و لێ بەدی دێ. و یەکێکی تر لەو بێشەرعیانەی لە کاتی کۆبوونەوەی پروپاگەندە و بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردندا دەکرێت ئەویش ئەوەیە قسەی گەورە و بەڵێنی ساختە و درۆ و بەکارهێنانی دەقە شەرعیەکان لە جگە لە شوێنی خۆیان. ئەو کاندیدانە و لایەنگرەکانیان و وەلایەنەکانیان و بەرپرسەکانیان زۆر جار دەردەکەون لەو گۆڕەپان و شوێنانە ئەو کاتی پاڵەوانیەتی خۆیان بەدیار دێخن و بە خۆیاندا هەڵدەرێن کە لە ڕابردوو باسمان کرد و ئەو جار لە پاشان قسەی ناشیا و بێشەرعی جاروەیە بەسەر زمانیاندا دێ یان کار و کردەوەی بێشەرعی ئەنجام دەدرێ و یان دەیکەن و یان بەدیاریانەوە لێی بێدەنگ دەبن. ئەو جار یەکێکیش لەو شتانە بەڵێنی زۆر گەورە گەورە بە خەڵکی دەدەن کە خاوەن بەڵێنەکانیشیان نابن لەو کاتەی کەوا دەردەچن وەکو زۆر جار دەبیسترێ و گوێمان لێیان دەبی دەڵێن چاکسازی دەکەین پاکسازی دەکەین بۆ گەنجەکان ئایندەی گەش و ژیانی خۆش دابین دەکەین حکمی خوا دەچەسپێنین بە تایبەتەوانەی کەوا پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە پڕ بەدەویان لەو کاتی زۆر جاران بۆ هەرخەڵەتاندنی خەڵکانێکی کەوا دین و ئیسلامیان خۆش دەوێ و یان مسلمانن دەڵێن حکمی خوا دەچەسپێنین و پەیڕەوی لێ دەکەین. زۆری تریش لە قسە و گۆتنەکان لە شیعار و دروشمەکان کە بەرزی دەکەنەوە و بەڵێن و وعدەکان کە دەیدەن بە خەڵکی. جا قسەکانیان بڵێ سەرنج ڕاکێشن جاروەیە زاق و بریقن بەڵام ئەگەر سەرنجی تەواوی لێ بدەی و ماوەیەک ئارام بگری لەسەری بۆ دەردەکەوێ کە قسەکان لە شوێنی خۆیان نین و خۆشیان زۆربەیان بە بیانووی جۆرا و جۆر ئەو کاتی کە دەیهینەوە بڕوایان پێنیە و پەیڕەوی لێ ناکەن و وعد و بەڵێنەکان ناینەجێ. ئەگەر پێشیان دەڵێ بۆچی ناینەجێ ئەو کاتی دەیەها بیانویان هەیە دەڵێ چ بکەین ڕێگامان پێنادەن ڕێگریمان لێ دەکەن کارەکە نابێ ئێمە باشتر دەزانین ئاوامان کرد لە نهێنی ئەگەر لە ڕواڵەت دیار نەبی. جا دەبێ خەڵکی بەڕاستی عەقڵی هەبێت و بەکاری بخات و چەند پرسیارێک دەربارەیان بکات و سەرنجیان بدات. یەکەم بڵێ ئەو ئەندام و لایەنانەی ئەو قسە نەیان پێمان گوت ئایا لە خۆیان هاتووتە جێ سەرەتا سەرنجی بدا. لایەن و کاندیدەکە و کەسەکان و بەرپرسەکانیان ئایا لە نێو لایەنی خۆیان و یان لە نێو خاو خێزانیاندا و لە نێو دەوروبەریاندا و لە گەڕواندا قسەکانیان لێ هاتیتە جێ ئایا چاکن پاکن تاوەکو بڵێن چاکسازی دەکەین و پاکسازی دەکەین. ئایا تا چەند لە نێو پارت و لایەنەکەیان نویان خێزان و ماڵەکانیان و دەوروبەریان نەخشەیان هەبووە و ئایندەی خۆیان و ماڕ و منداڵیان دابین کردووە. بەدڵنیاییەوە دەبی سەرنجیان بدەین ئایا پرسیار بکەین تا چەند حکم و فەرمانی خۆیان جێبەجێ کردیە هەم لە خودی کەسی خۆیان و هەم لە خێزان و منداڵەکانیان و لە دەوروبەریان و لە نێو لایەن و پارت و کۆمەڵەکەیان. ئەوجا ئەگەر کەسێک بۆ خۆی نەبی بۆ خەڵکی بەدڵنیاییەوە هیچی پێناکرێتن و ناشتوانی چی وا بکات. وەکو خوای پەروەردیگار
فەرمان بە ئێمە دەکات سەرەتا خۆمانمان لەسەرە وەکو تاک ئەو جار دەوروبەرە نزیکەکەی خۆمان و هێدی وەکو بەردێک داوەیە گۆم ئاوێکی بازنەی یەک بە دوای یەک بەخۆیەوە دروست دەکا بە دەوروبەری ئاوا هێدی دەڕواتن کەسانی تر ئەرچیان دەکەوتە سەرت کەوا چاچیان بکەی و پاچیان بکەی و بیانهینێ سەر ڕێگا و ئامۆژگاریان بکەیت. خوا دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم إلى الله مرجعكم جميعا فينبئكم بما كنتم تعملون لسورة المائدة آية 105 واتە ئەی ئەوانەی بڕواتان هێناوە خۆتانتان لەسەرە واتە خۆتان ڕێنوێنی بکەن و وەری بگرن و پێ بگەین و بڕوادار ببن و بەدوای هیچێکی تر لە جگە لە ئیسلام نەکەون و زیانتان پێ ناگەینێت گومڕایی ئەوەی گومڕا بووە ئەگەر هیدایەت و ڕێنوێنیتان بوو و گەڕانەوەی هەمووتان بۆ لای خوایە هەواڵتان پێدەدات بەوەی کە کردوتانە. جا لەوەی دەردەکەوێ هەر تاکێکی مسلمان سەرەتا خۆی لەسەرە پێ بگەینی و تەوحید و خوابەیەکگرتن وەربگری و کوفر بکا بە تاغوت و پشت بکاتە شرک و هاوبەشی و پابەندبی بە فەرمانەکانی خوا و پێغەمبەری پێشەوا و عەلەیهی سەڵات و سەلام پەیڕەوی بکا لە قورئان و لە فەرموودەی ئەوەی لەسەرە ئەو جار دەپەڕتەوە بۆ کەسە نزیکەکانی خۆی ئەگەر باوکە بۆ منداڵەکان و هاوسەری خێزانی و ئەگەر کەسێکی ترە بەرپرسە لە هەر شوێنێکی بۆ ئەوانەی لە ژێر دەستی ئەودان و لە ژێر فەرمانی ئەودان ئەوجە بەرەبەرە و هێدی زیاد دەکا بازنەی بانگەوازی و پێگەیاندن و تێگەیاندن. ئەو جار لە پاشان خوای پەروەردیگار لە ئاەتێکی تر لە سوورەتی التەحریم ئاەتی 6 دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. خواهی پەروەردیگار فەرمووی ئەی ئەوانەی بڕواتان هێناوە خۆتان و خێزان و منداڵەکانتان بپارێزن لە ئاگر کە هەڵگیرسێنەرەکەی و کلپە پێدەرەکەی ئاگرەکە خەڵکەکە و بەردەکانن فریشتە تند و تیژەکان سەرپەرشتیان دەکەن و سەرپەرشتیاری ئەو ئاگرن کە سەرپێچی خوا ناکەن لە فەرمان پێکراوەکانیاندا و ئەوانەی خوا فەرمانی پێکردوون و ئەوان دەستبەجێ فەرمانەکان دەکەنە کار و جێبەجێی دەکەن ئەوەی فەرمانیان پێکراوە. کەواتە لەوەی دەردەکەوێ کەسەکان لەنێو ئەو پارتولایان و کۆمەڵانە ئەگەر ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە پێش هەموو کەسێک دەبێ ئیسلام پەیڕەو بکەن لە خودی خۆیاندا ئەو جار لە پاشان لە خودی ماڕ و منداڵەکان و دەوروبەرەکانی خۆیاندا لە نێو کۆمەڵ و تاقمی خۆیاندا چاکسازی بکەن پاکسازی بکەن حکمی ئیسلام جێبەجێ بکەن و نەخشە ڕێگایان هەبی لۆ ئایندەی باش و پابەندبوون پێوە. ئەگەر وایان کرد ئەو جار خەڵک ئەوەی قبوڵە و تەمەشا دەکاتن و ئومێدی پێیان دروست دەبێ کەشتی تر بۆ خەڵکی تر بکەن لە ڕێگایەکی شەرعی نەک لە ڕێگای هەڵبژاردن و کارێکی پێچەوانەی قورئان و فەرموودە و وتەی زانایانی پێشین. و پێغەمبەری پێشەواش عەلەیهی سەڵات و سەلام فەرموویەتی کە لە سونەنی ئیبن ماجەی هاتووە بە ژمارە 1977 لە ئیترمذیش بە ژمارە 3895 کە صەحیحە فەرموویەتی خەیرکم خەیرکم لئەهلیه وأنا خەیرکم لئەهلی واتە چاکترینتانە بۆ خێزان و منداڵەکانی و منیش چاکترینتانم بۆ خێزان و منداڵەکانم. جا ئەگەر سەرنجی زۆربەی کاندیدەکان بدەین بۆ دەردەکەوێ کەوا بەخۆیان و منداڵ و خێزانەکانیان چاک و پاک نین و پابەند نین بە فەرمانەکانی خوا و پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات و سەلام هەم لە بیر و باوەڕ و خوابەیەکگرتن و کوفرکردن بە تاغوت و دوورکەوتنەوە لە هاوبەشی و هەم لە هەڵس و کەوتیان لەگەر خۆیان و دەوروبەریان و لەگەر چین و تاقم و کۆمەڵەکان
و هەم لە جلوبەرگ و کڕین و فرۆشتن و خوێندن و زانستی و هەتا دوایی هیچێک لەوانەیان زۆربەی جاران بە گوێرەی 100% فەرمانەکانی خوای پەروەردیگار و پێغەمبەری پێشەوانی عەلەیهی سەڵات وسەلام چەندەها گوناه و تاوان و هەڵە و کەم و کورتیان لێ دەبیندرێ. جا ئەگەر کەسێک بۆ خۆی هیچ نەبێ و نەتوانێ کاریگەری لەسەر خۆی و خێزان و منداڵەکان و ئەو تاقم و کۆمەڵەی لە نێویدا دەژی و لە بەردەستی خۆیتی هەبێت چۆن دەتوانی چاکسازی و پاکسازی و ڕێنوێنی خەڵکی بکات؟ ئەوەی دەیڕێن تەنها قسەی خۆش و بەڵێن و ساختە و ناڕاستی و زاق و بریقە بە دڵنیاییەوە بێ بنەمایە و لە ڕابردووشدا ئەوە تەجروبە کرایە و دەرکەوتووە. جا خوای پەروەردیگار فەرموویەتی وأوفوا بعهد الله إذا عاهدتم ولا تنقضوا الأيمان بعد توكيدها وقد جعلتم الله عليكم كفيلا إن الله يعلم ما تفعلون. خوای پەروەردیگار سەبارەت بەو بەڵێن و عەهدانەی کە دەدرێ و نایەنەجێ دەفەرمێتن ئەی بڕواداران وەفادار بن و ئەمەکدار بن بەرامبەر بە بەڵێنەکانتان ئەگەر بەڵێنتاندا و هەڕیمەوە شێننەوە ئەو سوێند خواردن و یان بەڵێنەکانتان لە دوای ئەوەی پێداگریتان لەسەری کردووە کە بین نەجێ هەڵیمەوە شێننەوە کە بەڕاستی خوای پەروەردیگارتان لەسەری کردیتە لە نێوان خۆتان و خەڵکەکەی بە شاهێد و بە کەفیل و بۆیان بین نەجێ بەڕاستی خوا دەزانێ و ئێوە چی دەکەن. و پیغمبرش فرمویتی علیه الصلاة والسلام آية المنافق ثلاثة إذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا اؤتمن خان كلا صحيح بخاري بجمار 3682 تومارا ولا صحيح مسلمش بجمارا 59 واتە نیشانەکانی دووڕوو سێنە ئەگەر قسەی کرد درۆی بکات و ئەگەر بەڵێنیدا نەیهێنێتە جێ و ئەگەر ئەمانەتی و ڕاستپاردەی پێڕاستپاردرا ناپاکی تێدا بکات. جا زۆر جار دەڵێن ئەو دەنگدانە شایەدیە و نابێ بیشاریتەوە بە تایبەت سەرکردەکان و لایەنگرەکان و بە ناو بانکخوازەکانی کە لەگەر ئەو لایەن و تاقم و کۆمەڵانن و یان سۆزدارن بۆیان لە کاتی پڕوپاگندەکان دەڵێن دروست نابێ تۆ دەبێ شایەدی بدەی بۆ کەسی چاک ئەگەرنا لە قیامەت لێت دەپرسینەوە بە پەنجەی شایەدمانیە کاوانە هیچیان لەگەڵ قورئان و فەرموودە تێک ناکاتەوە کە ئەو ئاەتەی دەخوێننەوە ولا تەکتموا الشەهادەتە ومن یەکتمها فإنه آثم قلبه دەڵێن شایەدیەکانتان مەشارنەوە ئەوەی بیشارێتەوە ئەوە دڵی گوناهکارە و نەخۆشە. جا شایەدی لە شەریعەتی ئیسلامدا ئەگەر سەرنجی فقهی ئیسلامی بدەی چوارچێوە و بازنەی بۆ دانراوە چەندین مەرجی هەیە ئەو کەسە چێ شایەدی دەدا و لە چ کاتێکیە و شایەدیەکەی چۆن لێوەردەگیرێ هیچی تێک ناکاتەوە بە دڵنیاییەوە لەگەر دەنگدان و لەگەر پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان ئەو سەردەمەی خۆمان. جا هەر خراپە و کارێکی ناشیا و لە ئەندام و لایەنی خۆیان ببینن بە دڵنیاییەوە چاوپۆشی لێ دەکەن و بۆی پینە دەکەن و ئەگەر گچکەترین هەڵە و کەم و کورتیش لە بەرامبەرەکانیان ئەوانەی کەوا یان لێیان ڕازی نینە و قسەیان لەسەر دەکەن ببینن ئەوە لێی گەورە دەکەن و پێی دڵخۆش دەبن و بڵاوی دەکەنەوە و زیاتر بە دوای عیب و عاریدا دەچن کەوە تێک ناکاتەوە بە دڵنیاییەوە لەگەڵ ڕێبازی خوای پەروەردیگار و پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وەسەلام و پێچەوانەکەیەتی. جا لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نما هەرەوەندەی دەڵێن ئەوانەش وەربگرن لە ئەڵقەیدا بێ بە پشتیوانی خوای ڕەب العالەمین دەبێتە تەواوکەری ئەو خاڵە بێشەرعیانەی کەوا ئەنجام دەدرێ و دەکرێ و خلیسکانە و گوناه و تاوان و خراپەیە لە کاتی پێش چوونە ناو پەرلەمانی و پرۆسەی پڕوپاگندەی هەڵبژاردندا لەوێوە ئەو کاتی پێتان دەگەینەوە. خوای تەعالە گەر تەمەنی باقی کرد و لێرەدا هاتینە کۆتایی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.